بەڕێز سەرۆکوەزیران لە بیدایەتی قسەکانی ڕای وتەبێژی حکومەتە ماوە بە سەرچووەکەی هەرێم لە بەردەم مایکەکان دەرکەوتەوە و ئەم جارە وتی و ئەوەی کە هەستی بە مەسئولیت کردووە هاتووە حزوری هەیە لە ناو کۆبوونەوەکەیە ئەوەشی هەستی بە مەسئولیت نەکردووە دیارەوەکو هەمیشە لە دوورەوە قساکەن. لە یەکگرتووی ئیسلامی دەپرسین بۆچی هەست بە برپرسیارەتی ناکەن و بەشداریتان لەم کۆبوونەوەیە نەکرد کە بە قسەی وتەبێژ قسەی خۆتان لەوێ بکردایە. ئەوانی ژوتیان ڕاستەکە وەڵا ئەو هەموو میلەتە برسیە داماوە بەدبەختە ئەو هەموو مۆزەف و کارمەندە شەقتی هەڵدراوە ئەو هەموو خەڵکە برسی کراوە ئەو هەموو موچە خۆرە بە وەزارەتی ناوخۆ و شەهیدان و پێشمەرگە و فڵان و فیسار و سیندانی سێ ئەمانە هەمووی کەرامەتیان ئەشکێنری ڕۆژانە لە بەردەم مناڵەکانیانە لە بەردەم ژنیانە نەخۆشن بێت تەندروستی و عیلاجن لە بەردەم کرێ ساحب خانۆکانیانە لە بەردەم بەقاڵە لە بەردەم قەسابە کەرامەتیان ئەشکێ پاریان پێ نییە ئەوە ئێمەی نوهەمان لێ کردوون ڕاستەکە بێوجدان ئەوەیە کە هەست بە خەڵک ناکا بێوجدان ئەوەیە کە سیاسەتێکی پەیڕەویەکە چۆن لە بەرژۆندی خۆی بوو ئاوە ئەوێت تۆ پاشکۆبی بێ لە دیوە باشە چه حکوومەتی هەیە لە دنیا داوا لە ئۆپۆزیسیۆن بکە بڵێ وەرە لە پشت مۆڕاوەستە ڕسم بگرە بۆوە بیرهێنانەوە لە پەرلەمان لە حکومەت لە کەناڵەکان شوێن نەماوە پەرلەمانتارانی کۆمەڵ هاواری تێدا نەکەن کە وەرن دۆخی خەڵک چاک بکەن و ژیان و موچەی خەڵک بە بارمتە مەگرن ئەمە چاکتان و ئەمەش خراپتان ئێستا ئێوە بوون بە پیاوە باشەکە و ئۆپۆزیسیۆنیش خراپ ئەوەیە کورد دەڵێ تا خاوان ماڵ دزی گرت دز خاوان ماڵی گرت چالاکێکی مەدەنی دەڵێ چۆن دەکرێ مراهیقێکی سیاسی بهێنرێتە پێشەوە و دەستی ڕەشی تاوانیان بە سیمای سووری کەسانێک بسڕێت کە هەموو غەمیان باشکردنی ژیانی خەڵکە. بەڕاستی لەگەڵ ئەو پەڕی ڕێزم وتەبێژێک بێ لە ئەو جینەدانی موچە خۆرانە بۆ خۆی بە سکۆتەر خەریکی فڕ لێدانە لە وڵاتانە و ئێستا بێ بڵێ هەستی بەرپرسیارەتیان نیە نەخێر ئەوەی کە ئەمڕۆ بایکۆتی کردبوو ناڕازیە لەو سیاسەتە یەکێتی و پارتی کە بە ملیۆنان دۆلار ببن بۆ خۆیان و ئەوە حاڵی موچە خۆران بێ و ئەوە قسەیەکە وەک بڵێ هەستی بەرپرسیارەتی تێدانە هیوادارم حکوومەتی هەرێم بە شێوەیەکی گشتی مراجعەیەک بکە بەوەی کە مراهیقی سیاسی دانەنێ لە پۆستە حساسەکان چونکە ئەمە کێشەی زۆر گەورەمان بۆ دروستەکە لەگەڵ حکوومەتی ناوەندی ئەوان گویان لەم پەیامانە ئەبێتەوە ئەبێ بە بەشێک لەو گیر و گرفتانێکی ئێستا لەگەڵ حکوومەتی ناوەندی هەمان ئەتوانین بڵێنم کۆبوونەوەی بۆ ئەوەیە کە وتەبێژ ئەوە ئێوە حکوومەتەکەی ئێوەیە مافی خەڵکیان زەوت کردووە ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینە نایەتە کۆبوونەوەیەکەوە دواتر لە پشتانەوە بوەستن و وێنەیەک بچرکێن و بە بەغدا بڵێن ئەوە تا هەموو کورد بەرەیەکە دژی ئێوە شان نادەینە بەرباری لاری حکمڕانیتان و کۆڵەکەی خواری دەسەڵاتان بە کەس ڕاز ناکرێتەوە. لە کۆتاییشدا ویسمان بۆ چوونینەوەی نوێش لەبارەی کۆبوونەوەکەوە وەربگرین بەڵام وەڵامی پەیوەندیەکانیان نەدایەوە و قسەیان نەکرد. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.